ئامۆژگاریەکی دڵسۆزانە بۆ ئەوانەی دەچنە ژیانی هاوسەرگیریەوە. ئەمە ڕاستیەکی ڕوونە. ئەو براو خوشکانەی کە ماوەیەکی زۆر چاوەڕێ بوون و ئاواتەخوازیەوە بوون بچنە ژیانی هاوسەریەتی، بۆیە زۆرێک لەوان گەیشتن بەو ئاواتەیان، چونکە هیچ گەنجێک نییە کە بیر لە ژیانی نەکاتەوە چۆن بۆ دوا ڕۆژی خۆی ماڵێکی خنجیلانە بنیاد بنێت. ژیانی دنیا وا دەخوازێ کە پیا و ژن بەیەکەوە بژین بەبێ یەک نەتوانن بژین. بۆیە زۆرێک لە گەنجان کاتێ تەمەنیان دەگاتە کاتی ژنهێنان و شوکردن، ئەو کاتی زۆر ڕوو لە ئەڵڵا دەکەن. دوعاکانیان بەردەوام ئەوەیە: خودایە کەسی چاکمان پێ ببەخشی. زۆر تەقوا و دینداریان پێوە دیارە، جا کاتێ ژنهێنان و شوکردنیان دوا دەکەوێ بەردەوام بەناسیا و خزمەکانیان دەڵێن دوعامان بۆ بکە مرازی دڵمان حاصل بێ. زۆر دەترسێن و خەم دەخۆن. بۆیە کاتێک ئەڵڵا تەعالا دەرگای ڕەحمەتیان لێ دەکاتەوە قسمەتیان دێ ژن دێنن و شوو دەکەن، هەرزوو ئەڵڵا تەعالا لەبیر دەکەن. ئەو کوڕ و کچە هەر لە یەکەم ڕۆژی مارەی سنووری شەرعی ئەڵڵا دەبەزێنن. کچەکە جوانی خۆی هەموو بەدەردێخێ، بەگرە زۆرێکیان برژانگ و نینۆکی دەستکرد و شتی دەستکرد بەکاردێنن. لە ڕۆژی گواستنەوە بە شێوازێکی ناشەرعی پیاوەکە ژنی دەکاتە بووکەشوشەی مۆزەخانەکان بۆ ئەوەی هەر یەکێک بێ لە خەڵکان بێن سەیری بکەن و لە فەیسبوک و تۆڕەکان وێنەکانی ڕۆژی مارەی بڵاو دەکەنەوە. گاڵتە و کەب و سینگڵ بەوانە دەکەن کە نەچوونە ژیانی هاوسەریەتی. بەڕاستی ئەم جۆرە کەسانە هەر زوو ڕەحمەتی ئەڵڵا لەبیر دەکەن، دەکەونە جێژاوی هەوا و ئارەزوو نەفسیان. هەروەک ئەڵڵا تەعالا ئەم نمونەیە دەهێنێتەوە لە قورئانی پیرۆز لە سوورەی ئەلعنکەبوت ئایەتی 65: هەر کاتێ خەڵکی باوەڕلاوە سواری کەشتی دەبن، مەترسین و قمبوون و تیاچوون ڕویان تێدەکات، زۆر بە کوڵهانا و هاوار بۆ خودا دەبن و بە دڵسۆزی و ملکەتیەوە باوەڕ دەهێنن. بەڵام کاتێ خدا ڕزگاریان دەکات و دەگەنەوە وشکانی، دەست بەجێ لە ڕێبازی یەک خدا پەرستی دەترازێن و هاوڵ و هاوبەش بۆ خدا بڕیار دەدەن. بۆیە سوبحان الله ئەمانە ژوا دەکەن، هەرزوو نیعمەتی ئەڵڵا لەبیر دەکەن، کیبر و فیز دەکەوێتە دڵیان، گوایە چوونەتە ژیانی ترەوە. بۆیە خۆیان گەورە دەکەن و ناز و مەکریان لە پێشچاوی هەمووان لە دەرەوە و لە فەیسبوک نیشان دەدەن، گوایە ژیانیان پڕە لە خۆشەویستی و عەشق. بۆیە لە هەموو ڕوویەکەوە دەگۆڕێن هەتا لە ماڵ و شوێنەکان ئەم کچە جوانی خۆی دەردێخێ و چەفیەی شل دەکاتەوە و پیاوەکەش پێی ڕازیە. بۆیە هەرزوو ژیانیان تاڵ دەبێ و شەیتان زاڵ دەبێ بەسەریان و دەکەونە ناو کێشە و ناخۆشی ڕویان تێدەکات. بۆیە ڕەحمەتتان لێبێت، لە خەمی ئێوە داین، پێمان خۆشە ژیانتان خۆش بێ و بێ کێشە بن. بۆیە ئەگەر هات و ڕۆژێک لە ڕۆژان ژیانت گۆڕا و دنیا هاتە ناو لەپی دەستت، نەکەی بگۆڕێ و پشت لە دین و شەریعەتی ئەڵڵا بکەی. ئەجینا پشت لە دین و شەریعەتی ئەڵڵا بکەی زۆر بە سەختی دەشکەی و سەرنجام ژیانت وێران دەبێ. هەروەکو پەروەردگار لە ئایەتی 124 سوورەی تاها دەفەرموێ: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. واتا هەر کەسێکیش لە بەرنامەکەم ڕووەرجێڕێ ئەوە بێگومان ژیانێکی سەخت و ناخۆشی دەبێ، هەرچەند خاوەنی دنیاش بێ. بڵێ مرۆڤ هەرکە پەیوەندی لەگەڵ ئەڵڵا پچڕا دڵی تەنگا، بچووکە، بێ ئارامە، هەرگیز تێر نابێ. کەوابوو هەموو کات بەندەی ئەڵڵا بن، پێش چوونە ژیانی هاوسەریەتی بەڵێن و پەیمان بدەن مردن و ژیانتان بۆ ئەڵڵا بێ و لێزان بن و بزانن خۆت و هاوسەرەکەت چۆن بۆ ئەڵڵا تەعالا دەژین. هاوکاری یەکتر بن و لەسەر تەقوا و گرنگیدان لە پێناو ژیان بۆ ئەڵڵا بەدەستێنانی بەهەشت، تاکو دوور بن لە تەلاق و جیابوونەوە و کێشە، بۆ هەمیشەیی لە دنیا و بەهەشتیشدا ببنە یەک جەستە و یەک لاشە بە ئیزنی ئەڵڵا تەعالا.